بەڕێزان بەخێر بێن. ئەو گۆڕانکاریەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەبینیم بە تایبەت تەحولاتی سووریا و کاریگەری لەسەر سووریا و کاریگەری لەسەر هەرێمی کوردستان و عێراق و ئەو هەڵمەتەی کە ئێستا رووسیا لە ئێران دەستی پێ کردووە. بە تایبەت ئێمە دەمانەوێت جەخت لەسەر خاڵێکی زۆر گرنگ بکەین. پرسیارەکەەوە ئایا ئەمە گۆڕانکاریەکی سەرتاسەریە لە استراتیجێتی تورکیا یان چارەسەرکردنی کۆمەڵێک گرفتە کە لە بینی تورکیا و ئەو وڵاتانە هەیە؟ ئەمە پرسیارێکی سەرەکیە کە دەیکەین. ئایا ئەمە کاریگەری دەبێت لەسەر هەرێمی کوردستان یان پەیوەستە بەو کێشە ناوخۆیانەی کە ئێستا لە ناو تورکیاوە هەیە بۆ کەمکردنەوەی فشاری نێودەوڵەتی لەسەر ئەو گۆڕانکاریانەی کە لە ناوخۆ دەکرێت؟ استراتیجێتی ئەمریکا لەم قۆناغا چییە بۆ ڕوبەڕووبوونەوەی هەر پێش هاتێک ئەو تەحولاتی کە دروست دەبێت بە تایبەتی؟ مەسەلەی هاوسەنگی هێز، یعنی پرسیارەکە زۆر لە توێژەر و لە دەستگاکانی بڵێن توێژینەوە باسی ئەویان کردووە کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێستا لە قۆناغی دووبارە دروستکردنەوەی هاوسەنگیەکی هەرێمیە، تەوازونێکی ئەقلیمی دوای کشانەوەی زلهێزەکان بە تایبەت رووسیا و ئەمریکا لە ڕووداوەکانیان لە قورسایی قووەت و هێزیان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەمە وای کردووە لەم تەحولاتە لەو هاوسەنگی هێزە ئایا خەریکە ڕێککەوتنێک دروست بێت لەسەر هاوسەنگی هێز لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست؟ کورد چی لێ دێت لەم هاوسەنگی هێزە؟ ینی چارەنووسی کورد چی دەبێت لەم هاوسەنگی هێزەی کە ئێستا هەیە؟ پرسیاری زۆر هەیە بەڕاستی کە پەیوەندی بە نزیکبوونەوەی تورکیا و ئێرانەوە هەیە لە بعدی اقتصادی، لە بعدی سەربازی ئەمنی و لە بعدی سیاسی، لە هەر سێ بعدەوە. واتە لە سێ ڕەهەندەوە دەمانەوێت ئێمە باسی ئەم پرسە بکەین، لە سێ ڕەهەندی جیاواز و لە پرسی جۆرا و جۆر کە ئەگەر بابەتی تری شەبێت پەیوەندی بەم قەزیەوە بێت. و پێم وایە مامۆستا وتارێکی شێر کرده بوو لەسەر لە ڕۆژنامەی سەفیر نووسرا بوو. اتیجاهێکی زۆر هەیە، مەسەڵەن بۆ اتیجاهی ڕۆژنامەی سەفیر وتارێکی تری زەڵمای خەلیلزاد لە نەکوتارە بەڵکو چاوپێکەوتنێکە لە مانگی 5 بڵاو کراوەتەوە بەشێک لە استراتیجێتی ئەمریکای تیا دیاری کردووە و هەروەها لێدوانەکانی یان سەردانەکانی وەزیری دەرەوەی تورکیا بۆ ئێران و سیاسەتی ئێران کە ئێستا ڕایگەیاندووە بە تایبەت لە دروستکردنی هێزێکی نوێ بە ناوی هێزی ئازادی شیعەکان تازە باس کراوە و تازە ئیعلان کراوە ئەم هێزە کە هێزێکی فرە ڕەگەزە بەڵام بە هەمان مەزهەب، یعنی هەمان مەزهەبی شیعی کۆیان دەکاتەوە و لە وڵاتانەدا بەژەم. مەبەستم بمانە هەمووی تەحەڕوکاتە. چارەنووسی جێیشی حوڕی چی لێ دێت ئەگەر هاتوو باسیەوە دەکرێن ئەم پەیوەندیەی کە لە بینی تورکیا و ئێران بووەتە پەیوەندیەکی استراتیجیواتە؟ ئایا تەنها پەیوەندی بە پرسی کوردەوەیە، تەنها پەیوەندی بە چارەسەرکردنی کێشە دوو قۆڵیەکانی نێوان خۆیانە، یان کاریگەری دەبێت لەسەر سوننەکانی رووسیا، یعنی سوننەکانی سووریا؟ چونکە ئەو تەحولی کە ئێستا هەیە بە تایبەت ئەو شەڕی کە لە حەسەکە دەبینین بۆ نمونەیەکێک لە دەرەنجامەکانیتی لێدوانەکانی پەکەکە سەبارەت بەوەی ئامادەیە دانووسان لەگەڵ تورکیا بکات، پەیەدە و ئایندەی پەیوەندی لەگەڵ هەرێمی کوردستان دوای ئەم تەحولی کە دروست بۆ ئەو فشاری قراوەتە سەرید. پێم وایە ئەمانە کۆمەڵی پرسن، تەنانەت دێتەوە پرسێکی زۆر گرنگتر خەریکە لە شەڕی مووسڵیش ئەم حاڵەتی دیار دەبێتەوە، یان کاریگەری دەبێت لەسەر ئەو سیناریویانە، چونکە مەدەزانین شەڕی حەلەب، شەڕی ڕەقا، شەڕی مووسڵ وەتە سێ شەڕی سەرەکی پەیوەندی بەو هاوسەنگیانە هەیە کە ئەو تەوازوناتەی کە لە داهاتوودا دروست دەبێت. ئێمە وەکو سەنتەری گەشەپێدان و توێژینەوە ئەم پرسەمان خستە ڕوو، دەمانەوێت لەو ڕەهەندە جیاوازانە باسی ئەم پرسە بکەین و قسەی لەسەر بکەین زیاتر و ئێمە بەڕێستان وەکو شارەزایەک چاودێرێک کە متابعەن لەسەر ئەم مەسەلەی ڕێیتان وەرگری سەبارەت بەم پرسە
دواتر کۆمەڵێ تێبینی تۆمار بکەن یان یادداش بکەین بە شێوازێک کە لە داهاتوودا بتوانین چۆن دیراسەتی لەوانەیە ئەو دانیشتنی کە ئێستا کردومانە مەبەستە سەرەتایەکە بۆ ئەوەی چۆن دیراسەتی ئەم حاڵەتە بکەین لە داهاتوودا. زۆر سوپاس. وڵاتە ئەوروپیەکان و ئەمریکا زانیاری تەواویان بەدەستە وەزیری خارجەی ئەڵمانی مامونەیەکی بەر لە ئێستا کە تەسریحێکیدا وتی ئێمە قەناعەتی تەواومان کردووە کە ئێران هەوڵەدات بۆمبی ئەتۆمی هەبێت. ئەعدامکردنی ئەو فزیستە ئەو زانە فیزیاویەی ئەتۆمە ئەوە عیلاقێکی بەو مۆزوعانە بوو کە ئەوان زانیاریان پێگەشتووە بەڵێ ئێران بە پێچەوانەی ئەو ڕێکەوتنەی کاتی خۆی کردراوە ئەمان ئێستاش هەر هەوڵی ئەوادەن کە بۆمبی ئەتۆمیان هەبێ و ئەمە سیاسەتێکی استراتیژی ئێران. ڕێکەوتنی ئێران بەم شێوەیە کە ئێستاکە هەیە کە قاعدەی هەمەدان بدا بە رووسیا ئەمە نیشانەیەکی ئەوەیە کە ئێرانیش تا ڕادەیەکی زۆر ئێستا ئەزانەیە کە جارێکی تر لەگەڵ ئەوروپا و لەگەڵ ئەمریکا ناگاتە ئەو ڕێکەوتنە. ئەمانە هەمووی لە پەیوەندی ناوچەیە تەئسیرێکی خۆی دانا. ئێستا تا ڕادەیەکی زۆر تورکیا لەواچێ پێی رووسیا کە ڕێکەوتووە پێچێ کە ڕازی بێ بەوەی کە حکوومەتی ڕژیمی ئەسەد بمێنێتەوە بەڵام هەڵبژاردن پێوان بەژار بێت لە هەڵبژاردنە کە لە پێشە ئەسڵ تورکیا هەر ڕەفزی ئەم مەوزوعەیە. ئێستا پێی ئەچێتەوەی کە دیارە زاهیرن تورکیا تا ڕادەیەکی زۆر بەم خلافانەی کە لەگەڵ ئەمریکایەتی دژی ئەو پرۆژەیە کە ئەمریکا لە ناوچەکایە. بۆیە بەڕای من ئەمریکا لەگەڵ ئەم تحولاتە ئەم گۆڕانە تازانە هەیە هەڵوێستێکی تایبەتی هەیە. ئەگەر تێبینیتان کرد بێ وزارەتی دیفاعی ئەمریکی پێ لەسەر ئەوەدا ئەگرێ کە وزارەتی دیفاعی ئەمریکی پەیوەندێکی تایبەتی هەیە بۆ وزارەتی دیفاعی تورکیە. ناڵێن دیفاعی نەکرێت لە کودەتاکە بەڵام تاکی دەکەنەوە کە ئەمان پەیوەندێکی مێژویان هەیە لەگەڵ گەشەی تورکیا. ئەمە شتێکە جێگیرە ئەمە لە دەرەوەی ئەم اتفاقا وەختیانەیە کە ئێستاکەیە. من وایی بۆ ئەچم کە رووسیا و ئەمریکایان استراتیژیەکی درێژخایەنیان هەیە بۆی لە ناوچەکە. رووسیا لە بەرەوەی قاعدێکی زۆر گرنگی بەحری هەیە لە سووریا بە ئاسانیش چۆڕی ناکە ئەگەر ڕژیمیش چۆڕ یعنی ئەو ڕژیمەش بکرێت. ئەمریکا بە هەمان شێوە ئێستا مەخۆمان پێزانین ڕێکەوتنەیە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە کە 5 بنکەی سەربازی لێ دروست کرد. ئەم بنکە سەربازیانە کێشەیەک هەیە لە بنکەی ئەنجەلیکا احتیمالی هەیە بنکەیەک لەم بنکانە جێگەی ئەوە بگرێتەوە. ئەگەر تورکیا زیاتر نزیک بێتەوە لە رووسیا دەنگۆی ئەوە هەیە لە وزارەتی دیفاعی ئەمریکا قسەیان کردووە کە ئێمە ئەو ساروقانەی کە هەمانە لە ئەنجەلیک جێگەی متمانە نییە بە حکوومەتی تورکی کە خۆی بمێنێتەوە. ئەمە خۆی نیشانەیەکە کە یەکێک لە قاعیدەکانی کە لە کوردستانە بێ جێگەی ئەنجەلیک بێتەوە. من ناتوانم بەڵام ئەیگرێتەوە یان نایگرێتەوە بەڵام ئەمریکا ئەگەر بزانێت خەتەرێکی لەسەرەیە حتمما ئەم شتە ئەگوێزێتەوە. ئەوە لە حاڵەتێکا بێت کە تورکیا بەتەواوی دەستە ئەمریکا و ئەوروپا بکرێت. دەستی لە ئەوروپا بڕیوە یعنی تورکیا هیوای بڕێەوە بەوەی کە بێت ئەندامێکێتی ئەوروپاش بۆ هیچ شێوە قبوڵی بەڵام ئەو پەیوەندیە کۆنا بەم ڕژیمەی ئێستاکەی تورکیا بەڕێی من پەیوەندیەکە لەگەڵ ئەمریکا کە بێ کە زەعیف بووە ئەمریکا استراتیژیەتی خۆی بەجێ ناهێڵێ بۆ ئەوەی کە بڵێ من داعش تاوا بوویتر من ئێرە بەجێڵ. بە قەناعەتی من لە درێژ مدەتا بەجێ ناوە لە کورت مدەتا عیلاقەی لەگەڵ ئێران و تورکیا تا ڕادەیەکی زۆر وەکو ئێستاکە فریز کراوە و عیلاقەکە خراپە بوون خراپێ بوون مەگەر ڕژیم لە تورکیا بگووە مەگەر ئەم ڕژیمە بگووە ڕژیمێکی تر دوێتەوە بۆ سیاستانە جاری تر بچێت. زۆر سپاس. زۆر سپاس. لەو ناوچەیە دیارە کۆمەڵێک ئەکتەر هەن ئەکتەری ناوخۆییمان هەن محەلی لۆکاڵ ئەکتەری ئیقلیمیمان هەن ئەکتەری نێودەوڵەتی. بە بڕوای من ئەو لێک نزیک بوونەوەی ئێستای ڕووس لەگەڵ ئێران لەگەڵ تورکیاوانە و ڕەنگە دواترش سووریا و هەروە عێراقیش ئێستا ڕەنگە بەو شکڵە من پێشتریش ئەو قەناعەتەم هەبوو کە دنیا ئێستا جیاوازە وەکو پێشتر نییە دوو قوتب دوو لایەن دوو تەوەر لە ناوچەکە لە بەرامبەر یەک ڕاوەستاون بەڵکو مەسالیحەکان
متقاطعا متشابكا جاري وهي رنجة توبيت سير بدو طرف الرنجة لبرانبرية بدوا لبرانبرية كل دبيني نسيك أبو تصور بك إما بيشتر رنجة تحليلات واهبو تركيا لبري قطر السعودية نظام تشيتشيا لبرانبر روس إيران سوريا وسطا أما أول نشان دادا أو وانية يعني دنياي أمره دنياي تشديك تناقضات كان بشكل صراعات كان بشكل ديك بويا أما بنسبة إما يكور ببرواي خم خالك بيستا لخوين نوي إما بوسيرا وتناقضات غينا وشكا بباشي آدمان ليروا من دشمنا أو موضوع أوي مرنجا زانيا كاني ما زيت أوي معلومة يعني مرنجا تا استاش ما الناس عن أبعاد كان أو ينسبونا ولا كيف آية خلشك رنجا بيوايا أو نسبونا وأنا نتيجة أو انقلاب فاشلي كلا تركيا بوا يعني بابلين جورك لإحباط للاي تركيا لبرانبر أمريكا لبرانبر اتحادي أوروبي كهويس يعني زور نبوا يعني زو إداني انقلاب نكرا وزو لقل حكمتي منتخب رانا وسطاون يعني لبر أم سببانا هرشان دا سبب رواي خم أسبابي دي كشهية بويا وهاتوا باتجاه الروس وباتجاه لكاتك دو بيشترك ببرواي من أو تقاربانا أو وكو جنابي شد إشارة بيدان أبعاد مختلفة هي أبعاد جياجياي هي بعد اقتصادي هي بعد سياسي وأمني هي بويا مهروها من بيش موايا أو نزيد بونوانا رأي خوم يعني نزيد بونوي استراتيجي بموايا علاقات تركيا لقال أمريكا لقال ولاطاني ناتو لبركو ملك اعتباراتي جو استراتيجي جو اقتصادي جو سياسي ببرواي خوم وابا آساني لوانا دانابر بلكو تركيا دتواني بخون ياريك بكا هيزيكي جرينجا موقع كشي رنجا وادا خوازي واستفادة شكا بتايبتي جرينتريشت بيشتريش تركيا لقى روسيا بيش حادثة طائرة باشترين علاقات اقتصادي وسياحة وشتو أواني هبوا لقوا كاتب لسر كوملك مسائل ديكي سياسي ولا سر كومرشت للجوازي لقى إيراني شوا بويا لكاتك تاك حصاري اقتصادي هي أمريكي هي أوروبي لسر إيران بو تركيا أو تركيا أردوغان باش بيوندي باشي اقتصادي هبو بويا ببرواي من يشكل سياسة أو سياستي أردوغان يشبه جبه حقت بياوكي سياسة مدارة مناورة شيا زور يعني أولية يعني وابه أروكل كردواري وخما عندلين بتاعبتي لبعدين عندلين سوجني يكشولين أنا سوجني يكشولين بخيرها تواني 16 درجة بعد توقع سياسة مدارة براستي بويا يجب بواين من اعتباراتي زراعية براغماتيكي بويا جرينتريشت يجيك لشانازية كان تركيا أو بوا براستي نموي اقتصادي بولا تركيا لسايي حكم راني حزبي عدالة وتنمية كأوي هميشه خويا بيه هالضايتو كتواني يعني انتخابات كان شيء بيه ببنوا أوضو تركيا يعني هنا ريزي لأنه جروبي بيست أوان نجمع حفظا لو اقتصادي مستواي معيشة ودخلي سنوي فرق أجر ما مسترن هاو كلام بكاو أجر من بغلط نشوفهم نزيكي لسطها دو سطو بنجاس يعني كردوا لماوي تقريبا لدو هزار دو تا 2015 أما يعني أو اشتكي جرينجا بويا أو دهانوي للرجي لروسيا مشروع اقتصادي جوله كان كمسألة غازة كمسائل مشروع نووي كهربائية كيانا كمسألة سياحية كمسألة مسائل زراعية كأشيبو هلا قال إيران شرح ماشد إيران اشتكي واهب وكبو أوي بتواني لهم كملت بواردا إيران بيستي
بتحديثا ببني دواكل توزور إيران تركيا نزيكترين دراوسي أوانا بوي بتوانا لجهات أولاتاني أوروبي وك أولاتاني ديك بتشن تحديثي بني إيران بكر تركيا ببرواي قام ديوي استفادة لموز بويا بالتأكيد ليرش ده شتي ديكش هيا كرنجا دواتريش إنسان بتسري أيش أويا موضوعي براسي تشي كرت بتقديرم لدوش وين كمك في شارك جدي بو تركيا هنا راستا إيران هرمي كردستان دوستايتي لقل تركيا هي بالروي اقتصادي باشا لكمالك لروي سياسي شوا ليرة لروي أمني وإشكالي كي لقال أوانية بلان بالتأكيد كقصة بوني بدولة بون ذكره لدور موضات وتماشاي تباسي استا مكة رنجا أما دبيت عامل كي مشجع بكردين أو تركيا كرنجا تهديدا كزور تربية نقطة كردي روش آوايا بحقات كأوا منطقي كي برفراواني داير كردي كان زيكي سطح بيستي خاكي سوريا ناوچكاني كرد لروي كوملك مصادريم أو نفط غاز زراعة زور دولة مندن لتوانن أجر سبيني لمستقبلها ببعشيش خوان إن إدارة كان لروي بشريشة وش معركيان كمية بتاعتي أستا بوي ولا سر حدودي أواني شو بالتأكيد نزيكش كلابك كي أم هذا لروي أمني وحسب مخاطر الدكا بتاعتي كدبيني أو منطقة أستا بما أنا معني من الورق يفهم بوتنا وشان نفوسي أمريكي زيتر لشتيكي ديكا وبتاعتي كاستلقى الأمريكاش لهنديش ناريكا أما جوريك لترسيك هاجسيك لا ترشيا دروس بوا كرنجا وحدي سوري يعني سيستمي سياسي لسوريا توقف خوينا أمريكا رنجا هيكلي إعادة هيكلي بكرة أو دمديسان تأثير شيء لنا صنع خوي تركيا دبره بويا ببرواي فم أليرانا دا أجر تو تماشاي بكي أوان أليرش دا هي دبيني دبت خالقي مشترك لقل إيراني شو هروها لقل عراقي شو بالتأكيد سوريا فرنجا أجر فتريش جورك لمتاركة لقل لبيني أو هزي كردي لوي هي لقل أوان هذه أبدا قاعد قنا جيشتونا توزعك كرنا شيء كقبولنا كده أمبوني تواجدي أمريكي بم حجم وبوسقنا كبالتأكيد باش تحريري من بجرنجا بابي يعني رقبة وده ما براستيش تكان لدزدجن بويا من بيرة أو عند اكتفاء كم بويا بحقيقة يستا بجدي أما دراسة بكرة وبياو لسري قابلين لسري راب وستربو أو شوف انعكاساتي بشكل شيء معين انعكاساتي شيء لسر إيرادة بس والله دوسي يعني لكم لسه سؤال حتى مش هو آية تركيا كإسلام كمان ما أو تغيير استراتيجية تركيا وفي مؤسسين ناتو يجي ناتو آية ناتو أمريكا رئيس ناتو يعني مصالحي همو دنيا وتهم يعني مصالحي ناتو هذا قبول خن تركيا غير وقول باباتو بالربع روسيا دشمني استراتيجي أوان تصور كمان بين سري وسيلة يعني شلون ليه قبولك لتركيا الرجل الولايات يجي كقبول بكرة كل هذا تجي استراتيجي نبي طبعا تركيا يوم متنازلين كمؤسسة قوتي رئيسية كله مؤسسة ولسه حدودي دودش بني سرفينا دشمن استراتيجية كروسيا ما استراتيجية كإيران على تركيا قبولك هو بأساليب برواتو واسبيري تصور كمان مناقشة كي كم بيوم ويالي قبولناك باورناك من الرئيس استراتيجية قبول تركيا أو بعدنا بعضات أو بعض وإما وحساب كين بعدنا وتركيا زوج للمنطقة الغورة يعني استراتيجية للمنطقة الغورة بعمري ناتوية ملايكا مولا شنو بينزو أم استراتيجية صعبة كتركيا لصفي ناتو غرب أم بورانا يعني تو بورانا يجي حفظ أصعب تقريبا كاتا حفظ أصعب استراتيجية الغرب عمري حفظ أصعب
جارێک لەمە ئەمە بۆ تورکیا و حاکمەکانی ئێستای تورکیا چێتە سەر لێق و وڵەتێ ئەنجا ئەگەر ئەم تەحەولەی تورکیا حساب بکەین جارە پێشەوەی بەسەر چێکە زەرمە دەبێت لە منطقەیە ئەگەر ئەم تورکیا ڕاست بێ ئەمە استراتیژ بێ تۆ وڵاتێک هەیە ناوی ئیسرائیل ئیسرائیل التزامێکی دەولی و غەربی و بەشەری هەیە بۆ پاراستنی چونکە هەمازانین یانێەوە زۆر جار عەرەبەکان ئەڵێن مناڵە مدەلەل و نازدارەکەی غەرب ئەمە ئەم منداڵە مدەلە هەر قسەیەکی ئایدۆلۆجی ڕوود نییە هەندێک ڕاستیی تیا لەبەرەوەی کە گەلێکە تووشی جنۆساید بووە یعنی ئیلتیزامێکی بەشەری نەک دەولیش بەشەری هەیە بۆ پاراستنی ئیسرائیل و ئەژبێ بزانین ئەوە هەرێمە لە پەنجەرەی خۆمان سەیر نەکەین یەکەم زەرمەند لەم بادانەوەی تورکیا ئیسرائیلە باشە ئیسرائیل چیەکە لەم تەحالف استراتیجی ئەم سەرەسە رووسیا ئێران تورکیا دیسان ئەڵێم بۆ غەرب ئەمریکا قبوڵەکەن ئەم تەحەول استراتیجیە کە ئیسرائیل تیا زەرمەندی تەسەوورێکم زەرمەندیەکەم دووهەم من ئەم بەیانەیە لەگەڵ برادێک باسم هەر لە خۆم دووسێ شەوە نازانم غایەکەی شەوە هات بەزەمێت پێدام وڵاتێک هەیە کە وابزانام ئەگەر بیکەن لە ناو خەلیجە ئەڵەن کۆنترین وڵاتە ئەگەرە بیتەوەی بەحرەین بچووکترینیانە بەڵام خبر یەکێک لە خەلەکانی کە لە حکم بەحرەین هەوەیە زۆرینەیەکی شیعە لەلایەن کەمینێکی سونە و حکومەکرێ و ئێران دووسێ ڕۆژە تەبلیغات دژی بەحرەینەکە من هەر لە خۆمە لەو شەوانە ئەم بەیانێ برادێکە وتم هەستەکەم چۆن بەیانێک هەستاین سەدام کوێتی گرتە بوو هەستەکەم بەیانێک هەستین بەحرەین بگرێت بۆیە ئەم دەستڕۆیشتی و ئەم مەسەرەتی کە دروست بکرێ لە بیمانەکی یەکێک لە پارێزەران ممەویلینی ئەو قواتێکە لە بەحرەین لە پارێزێ تورکیا ئەم تەحەولی تورکیا بەلای رووسیا بەلای ئێرانە یعنی وەکو کوردەڵێن ئەڵێن بە بەیانی خوێ ئێوارە ناکە یعنی ئێمە هەر شائبین لە چاو بەحرەینە هەر بە شەو ڕۆژێک تیا چێ بەحرەین کە وڵاتێکی نەوتی استراتیجی وڵاتێکی کۆنیژە لە ڕێزەریشەوە ناوتەلی جان لە بینی سوێد بەحرەین ئێران تەماعی لە بەحرەینە و بەحرەین بخوان کە من تەسەوڕەکەم ئەگەر ئەم تەحەولی تورکیا استراتیجی بێ بەحرەین دووهەم زەرمەندی ئەم منطقەیە بێ دوای ئیسرائیل پێش ئێمەش ئەوە قەدەمەی یەکەمی ئێرانە بۆ ناو قورجی خلیج بۆ ناو قورجی سعودیە و حیجاز و تێدا بڕۆ بەتایبەتێکە بزانین شەرقی سعودی هەموو شیعەن وەلایەکیان هەیە مشکلیان هەیە حتا و کابرێکە بۆیە تەسەوڕەکەم ئەنجا تەسەوڕەکەم ئەگەر ئەم تەحەولەی تورکیا ڕاست بێ استراتیجی بێ زەرمەندی سێهەم ئاوایەژێ زەرمەند یەکەم ئیسرائیلە دوو طبعا دەرەجەیەکەم غەرب و ناتۆیەوە هیچ ئەنجا دووەم ئیسرائیل سێهەم بەحرەین وڵاتێکە کە پێم وایە هەرزوو ئەخۆیە هیچی نامێنێ دووشی نامێنێ ئێران ئەیبات چوارەم تەسەوڕەکەم ئەگەر ئەوە استراتیجی بێ بەتاکید بێنەزارمانە و ڕەنگە هەر یەکێک لە ئەسبابی تەحەولی استراتیجیەکە مشکلەی ئێمە و هەر کوردستانی عێراق و پێدە و پەکەکە و ئەو زەختەیە کە ئێمە بە حسابی و کورد لەسەر تورکیا دروست کردووە بەڵام ئەگەر تاریخیش بگەڕێنەوە ئێستا بۆیڵم ئەگەر باسیەوەی تەحەولەکە استراتیجیانەوە ئەلێوەسی من ئەوە سوالە دەوڵەتینە مناقەشەی ئەوە بکەین ئەگەر بگەڕێنەوە حکومی ئێستای تورکیا حکومی ئێستای تورکیا قیاسی تەسەوورەکەم قیاسی استراتیجی لەسەر ناکرێت چکە حکومی ئێستای تورکیا دەمێک ساڵە متهم بووی کە برادەری ئێران حتا ئەو مشکلی کە لەگەڵ فترە گولەن هەیەی ئەلێوەسەری من بیرم دێ کاتی خۆی تقریبا ساڵی 2010 بوو کاتێک کە ئەردۆغان یەکەم جار ئەگەر غەڵەت نەم چوە تورکیا چوە تاران لە مەتار وتی من هەستەکەم هاتوومەتە ماڵی خۆ بۆ بەیانی ئەم قسەی ئەردۆغان ئەوەندە بەلای معارەزەی عیلمانی تورکیاوە و حتا بەلای مؤسسەی عەسکەریەوە بەلای معارەزەی هەموو معارەزەی تورکیا ئەوەندە عەجایب بوو ئەم قسەیە بوو ماشێکی جێگەکان چۆن ئەردۆغان ئەڵێ من تاران ماڵی دووهەمی خۆ ئەجا لەو ڕۆژەوە هەموو ئارەزەی تورکیا و معارەزەی عیلمانی جەیش و جەماعەتی خزمەتیش کە ئێستا لێیان درراوە اتهامی ئەردۆغان ئەگەپاکەن کە شەریکی استراتیجی وەکو حیزب نەبوو تورکیا شەریکی استراتیجی ئێرانە
وهم جزان أو فصيحتي مثلا بان خلق وأمريكا مشكلة لسر هالدا غير سري هالدا وتركيا وكاغاسو إشارة جوين ذاك يكم پشتیوانی استراتيجي تحمل كردني إيران بو أو عقوباني كذا دوان صار سريتي تركيا يكم شريك استراتيجي بو كنا يشتغل بكذا تصور كم أما لخويه ونهاتو بويا من ألم يعني أمي استاي تحولي تركيا بتصوري من استراتيجية بالنسبة حكمي ساي تركيا أو حكمي أردوغان يا أكابا أو السيستم الحكمي كذا صار وأجر بوي بيتش كسر تصور كم أي بعد تاسع جيبات بلام لبي ما نشوفه تميله مو أو أحسن جوالين برضه تركيا ولاتي شيء سهلنيا أو بحساني بأردوغان مقولي توجهي مقولي نخل قبولة إسرائيل كده خطره بخيرين جبهة خطره إيمش بالتأكيد خطر يزور دوري استراتيجي مع السلف المستقبل من ما يبين يبادر مطالب يتم فكرة كان يخون بيجي بس لراسيدا أو شرع جوري كلا منطقة وكيوج إشارة فكر زور بخيرائي قنا غيري نوي تدا دس بيدا كريكا وكاغاسو قتي برجوان يكان جيغور كذا كان يعني برجوان دي نوي دين كذا أو دولتنا بشوي كاتبيك وهاكاري كان أوان لو أنا بردام دبي متابعة بكري وإشي مراكزي دراساتا وخطر كان شيء دبي بردام إنسان لسري بوسته أم قناغا وسطيانا أو كبلاي كردا وغرينجا بلاي سكرداتي كردستان وغرينجا تشانزر بلا إيه مددا لا راستيدا أو كإشارة ذكر بين تركيا وبين إيران لوانية أم هاوكارية عسكرية سياسية معاملة بزور بردوام نبيه لزور شوي ديك شو لو أترسين كأردوغان أم قناغا وكسر كديجي سرشيب خوزة وغوران كاري كي جوربة تركيا بكاوكو كخميني لإيران ذاكري ومصيري روشلاتنا وراس جيدا وضكان بدسي سركر كان يعني أيانا وي جمال عبد الناصر كردي فيما هو كارنيجي زور لسري وسطاونا قشتي لو بتروب دا دواي أو سردات الدواي كودتا لناو تركيا أواني كتشاوديري دقيقا ما بس ما تشاودراني كذا نزيك سركر كان سياسي چه لدولت دابه چه لأوبوزيسيون دابه پێشبینی دروستبوونی شەڕی ناوخۆیان دەکرد و تاکو ئێستاکە لەسەری بەردەوامن من یەکە باری خۆم زۆر بێدەنگ دەبووم شەڕی ناوخۆ لە ناو تورکیا چۆن دەست پێ دەکات بۆ دەست پێ دەکات ئەگەر لە بینی کورد و لە بینی تورک بێەوە هەیە پێشبینی ئەو بوون کە مؤسسەی جەیش لەوانەیە قبوڵ نەکات لەوانەیە تەقسیم بێ و هەر تەقسیم بوو ئۆردۆگان لەوە لاوااسترە کە بتوانێت ئەگەر جەیش تەقسیم بێ بتوانێت بەسەردا زاڵ بێت چونکە تەقسیم بوونی جەیش جودایە لە کودەتا تا ئێستاش ناوخۆی تورکیادا ئەو مەسەلەیە بە ئاشکرا باز دەکرێت هەر ئەم ئەوانەی کە لە ئۆردوگان بە ئاشکرا نێزیکن تەنزیری ئەو تەحەولەی ئۆردوگان دەکەن دەڵێن خودی تورکیا لە ژێر هەرەشەدایە دووەم شەڕی ناوخۆ بەر دەرگای گرتووی ئەوە بە ئاشکرا بە باز دەکەن لە شەڕی ناوخۆدا لە تەقسیمدا باسی هجومی استراتیژی ئەمریکا و ئەوروپا و سعودیە دەکەن و کورد دەکەنە عاملی سەرەکی کە ئەوە دەمانگێڕێتەوە بۆ باسی گەرمی پێش ساڵێک کاتێک کە سعودیەکان و ئیسرائیلیەکان بەیەکەوە لەسەر لەگەڵ ئەمریکا بە حزوری یەکتری و هەندێک جار بە ئاشکرا لە مەراکزی تینگتاندا دایاندایە سەر یوتیوبیش دایاندەنا باسی ئەویان دەکرد ئەم تەقسیمە دەبێت چۆن بێت لەسەر تەقسیمکردنی تورکیا اختلافێکی زۆر لە بینی سعودیە و ئەمریکا و ئیسرائیل هەبوو ئیسرائیل و ئەمریکا پێیان بوو دەبێت سعودیە ببورن من ناوەکەم لێ تێکەڵ دەبێت سەرەتای زوهایمەر نەبێ سعودیە و ئیسرائیل و ئەمریکا مەسڵ بوون کە نابێ باس لە تەقسیمی تورکیا بکرێ بەڵکو دەبێت تورکیا ناچار بکرێ کێشە ناوخۆیەکانی خۆی حەل بکات یارمەتی بدرێ
کە ئەو ترسێکی ئێستا لە ئۆردوگان هەیە ڕوونەدات واتە تورکیا دوور نەکەوێتەوە لە بەرەی غەربی لە ناتۆ دەرنەچێ لە شەڕی ناوچەکەش هاوکاری بکات بە پێچەوانەوە ئێستاوا لە غەرب دوور دەکەوێتەوە لە ناتۆ دوور دەکەوێتەوە دەبێت ئێمە پرسیاری من ئەوەیە دەبێت چاوەڕی ئەوە بکەین کە ئەم هاوکاری نێوان سێ دەوڵەت سەرەتای گەڕێکی دیکەی هاوکاریکردنی داعش نەبێ ئایا داعش شانسی بەردەوامی زیاتر نابێ من پێم وایە دەبێ ئینسان بە حەزەرەوە وەڵامی ئەو پرسیارە بداتەوە چونکە هەم ئێران هەم تورکیا دەستی درێژیان لە هاوکاریکردنی داعشدا هەیەەوە ئەو دواییە تورکیا دەمێکە هەمومان دەیزانین بەزی ئێران ئەو دوایەوە مەلەفاتی لێ کەشفەکە ئەگەیەوە دیقەت دەنێ بە درێژایی ئەم هەموو ساڵانە تەقینەوەیەکی ئینتیحار لە ناو ئێران ڕووی نەداوە خۆ ئەوە لەوە نییە کە ئێران زۆر بەقووەتە ئێرانێک حزبی دیموکرات و بەلوچ بتوانن تا عمقی بڕۆن و شەڕ بکەن و بێنەوە ئینتیحاری داعش زۆر باسە نێتوانێت بچێت هەروەکو چۆن لە بینی تورکیا و لە بین داعش اتفاق بوو تا ئەم دوایە هیچ تەقینەوەی ئەوتۆ نەبوو ئەم دوایش کە کەمێک خلافات دەبوو تەقینەوەکان تر ناو کوردستان بوون ئەم دوایە هەندێکی کەوتە ئەستەمبوڵ و کەوتە ئەنکاراش بۆیە تورکیا و ئێران ئەو معاملەی کردویانە معاملەکە زۆر وازەحە بەڵام ئەو بەداشی بێ ئیرادەدانانی پەیدە و پەکەکە و ئەطرافی ئەو لا ئێمە کوردستان و هێزەکانی ناو سووریا بەداشی بێ ئیرادەدانان لەوانەیە کارێکی خەتەر بێ بۆ نمونە ئەگەر ئێستا تورکیا کە بە ئاشکرا باسەکەن ئەڵێن ئەوەی کەوە میوانێکی ئێمەی ئەمریکی ئیسرائیلیە لێرە بۆ خۆی دراسە دەکات مقیمە لێرە ئەوەی کە ئێستا تورکیا باسی دەکەن دڵێن هەرەشەی خارجی و داخلیمان پتر لەلایەن دروستبوونی دەوڵەتێکی کوردیە ئەگەر لە شیمالی سووریا دروست بێت بۆ پێیان وایە ئەمریکا تەعاملێکی زۆر متەناقض بەڵام لە مەرکەزدا دەقیق لەگەڵ حرەکە پێکردنی هێزەکانی کوردی دەکات لە هەرێم و لە ڕۆژاوە بەما خەریکە ئەو ناوچانێکەوە هەموو بازەکرێن و ئەگاتە سەر دەریای سپی و ناوچەکانی کوردی لێگەدا و منتیقەی تعریبی ژەکاتە شوێنی نفوزی کورد لە ڕۆژاوە هەروەکو ئەوەی کە لە هەرێمی کوردستان کرا بە ئاشکرا باسی دەکەن لێترسێن ئەوەی کە مەسەڵەن لە منتیقەی ڕەبیعەکرا سەحرایەکی دوور و درێژی تعریب سراوەتەوە کەس باسی ناکە لەوێش وایە تورکیا دەڵێ ئەمە خەتەرێکی گەورەیە ئەوەی کە تورکیا زۆر تەرکیز دەکەن سەردەن ئەوروپا و ئەمریکا دەیانەوێت دەوڵەتی کوردستان دروستکەن ئەنجا سناریۆ دروستکردنەکەی و توانایەکان ئەوەیە بە یەک پارچەی دروستیەکان لە دوو پارچە دروستیەکانی پێیان پێشی تر ئەوی تر دروست دەکەن خەتەری تورکیا باسەکە ئەڵێن خەتەری عسکەریەکە لەسەر سەرمانە ئەوی ئەمریکا پیادەیەکات هەر ئان احتیمالە ئەمە ببێتە پریشک وە شەڕی ناوخۆ کە خۆکاری دووەمە لێ یاترسێن ناو تورکیا دەست پێ بکات شەڕی ناوخۆ ئەڵێن پەکەکە ئەمریکا باشکرا پشتیوانی دەکات و احتیمال لە جەیشیش بێتە گەڵی بەشێک لە ئینشقاقی جەیش بە دەستپێکردنی شەڕی ناوخۆی تورکیا کەوان لێترسێن خۆیان باسیەکەن احتیمالی ئەوە هەیە تورکیا زۆر شەپڕزە بێ کۆنترۆل نەکرێ کە لەو کاتەدا تەقسیمی تورکیا وەکو سووریا دەبێتە عملی ئێمە گوێمان لە ئێرانیش هەیە ئێرانەوە ئەو دوایە بە ئاشکار سەر ئاستی سەرکردایەتی ینی قسەکەرەکانی ڕابەری وەزیری دیفاعی پاسداران کە قەت ئەوان لە زمانی شاری عێراق و ئێرانیش شاری گەوریان لێ دەگیرە شکستی گەوری عسکەریان توش دەبوو بەڵام قەت لەسەر مستەوای سەرەوە باسی شکستەکانی خۆیان و خەتەرەکانیان نەدەکرد ئێران ئێستا وەکو تورکیا بە ئاشکرا دەڵێ تەقسیمی ئێمە پرۆژەیەکە هاتە ناو ماڵمان و ناوی ئەطرافیش دێنن گفتوگۆ و داش بەداشی ئەوان لەم ڕێککەوتنە من باسی رووسیا ناکەم کە باستان کرد لە ڕاستیدا هەوڵدانە بۆ ئەوەی کە خۆیان پارێزن لەو خۆ پاراستنەدا پێدە کەم پێم وایە دوای پەکەشی دێتە سەرێ ئەوەی کە ئێستا لەگەڵ ڕژێمی سووریا خلافی هەیە خلافەکە شەکلی نییە و سناریۆش نییە زۆر ئاساییە
ئێمە باوەڕ بەوە بکەین کە ئەمانە بەرژەوەندی سوڵتەیان هەیە لە ڕۆژاوا کاتێک بکەونە خەتەر اینجا لە نێو منزومەی دیفاعی ئەمریکیشدانە یعنی تحرکی پەیەدە ئێستا بەدەست خۆی نییە هەموو ئەو تحرکە عسکەریانی کە دەکرێن لە ڕۆژاوا بە دوور لە ئیستشارەی ئەوەی کە لە هەولێر هەیە نییە ئەمە حقەتێکە لەوانەیە هەندێکی لەسەر میدیا نەبێ بەڵام اتفاقی لەسەر هەیە بۆیە ئەوەی بەرەنگاربوونەوەی بینی پەیەدە و بینی سووریا لە ڕاستدا بەرەنگاربوونەوەی بینی ئێران و بینی پەیەدە و بینی پاکستان و هەڵسانی تیارەکانی ئەمریکا بۆ ڕاگررتنی زەحفی سووری بەرە و حەسەکە و لە حەقەدا بەرەو قامشلی ئینزارێک وەکو ئەو ئینزارێکە دایە تورکیا و داعش و دایە ئێران لەسەر هەولێرکە منطقی استراتیژی ئێمە خەتی سوورە بەر لە ماوەیەک سەفیری ئەمریکا لێرە لە هەولێر بە جۆرێک لە پەنجەڕاوەشاندنیش بە سەرۆکی ئەمنی قەومی عێراقی گوتبوو کە ئەطرافی تریش لەوێ بوون کە ئەم منطقەی نفوزی ئێمەیە ڕێگە بە کەس نادەین ئێران یان غیری ئێران بێنێتە منطقەی نفوزی ئێمە ئەمە خەریکە لەسەر مێزی گفتوگۆوە دێتە مەیدانی شەڕ و دەبێ ئێمە هەڵدەین دقیق بین لەوەی کە چەند پەیوەندیان بە یەکترەوە هەیە زۆر ئەطرافیان وایە کە هاوکاری نێوان رووسیا و ئێران بەردەوام دەبێت چونکە بەرژەوەندیەکانی ئەوان درێژخایەنن و هیچ خلافی ئایدیۆلۆژی و شەڕی تایفی لە بینی ئەوان نییە ئەرزشیان لە بیندا نیە بەڵام لە ئێران لەژێر فشارێکی زۆردایە چکە لە قانونی ئاساسی ئێراندا ئەوەیە کە نابێ بە هیچ شێوەیە کۆماری ئیسلامی ڕێگە بە هیچ هێزێکی عسکەری دەرەوە بدا لەژێر هیچ عنوانێک جارێکی تر لەسەر خاکی ئێران تەواجدیان هەبێ وە کۆماری ئیسلامی یەکێک لە دینگەکانی ئایدۆلۆژی خۆی داڕش دوای ڕوخاندنیشە و بەشا و پێشە ئەو مەسەلەی کاپیتالۆسیۆن کە پیاوە بوو ئەساسی وابەستەی ئێران بۆ بەندەکە هەر کاتێک ئەوان پێیان دەبوو ئیستیقلالی جیهانی ویست بێتیان لە منطقە بەرژەوەندی خۆیان تامیکان هێزە پایگاکانی ئاسکیان ئێران بۆ ئێستا بۆ بە پرسیال ناو ئێرانیش ئەدی باشە ئەم پایگادان بە رووسیا دەمانگەین کە چۆن دەرێت ئەمڕۆ وەزیر دیفاع گوتوێتی ئەمە پێم وایەکی لە مەجلیسیان وەزیر دیفاع ئەڵێ ئێمە ڕێگەمان نەداوە ئەوە ئێمە نین ئەوە مەسلحەتی نیزام ڕێگەی داواتە پەیوەندی بە خامنەیەوە هەیە پەیوەندی بە قانون و بە ئەوە نییە کەواتە حاڵەتەکە وەکو دەکرێت ناوی لێن حاڵەتێکی تەواریە کاردانەوەی ئەمریکامان لە حەسەکە بینی بەرامبەر بەو تەحالوفە و ئەوە پەیامێکی وازەحە کە لێ ناگەڕێت لەو منطقانەی ئەوان دەیانەوێت حەسمی سیرای عەسکەری بکەن بیکەن ئەوەی پەیوەندی بە ئەمریکا هەیە ئەبێت چاوەڕوان بین سعودیە بەرامبەر بە تەواجدی خۆی لە ناو سووریا و لە ناو عێراق چی دەکات سعودیە بێدەنگ نابێت سعودیە دامستانێکی دەقیقان دوای مەلیک عەبدوڵڵا لەگەڵ تورکیا هەبوو و تەصفیەی هەندێک حساباتیان لەگەڵ تورکیا کرد و خۆشیان باسییان دەکرد ئەوەیە موقفی سعودیە لە وجودی تورکیا بە درێژایی 100 ساڵی ڕابردوو و لەمە دوواش کە تەغیرات ئەبێ ئەو موقفە گۆڕانی بەسەردادەیان نایێت پێویست بۆ ناکەم ئیشارە بکەم دژمنایەتێکی تاریخی لە بینی دەوری تورکیا عوسمانی و لە بینی ڕوانگای سعودیە هەیە لە بندەمی ئەوانیش لە ناو سووریا پشتیوانیکردنی هەموو ئەو گروپانێکە سعودیە پشتیوانیان نەکات تورکیا هاوکاریان ناکات وانە زۆر بەوازەی هاوکاریان ناکات لێرە هاوکاریکردنی سعودیە لەگەڵ هەرێمی کوردستان لە ڕووی سیاسیەوە لە ڕووی عەسکەریەوە بێ تا ئێستا ئێمە کەلیمەیەکی تەرحیبمان لە لای تورکیاوە گوێ نەبووە ڕاستە بە زمانی ئێران لە دژی ناوەستن بەڵام باسیشی ناکەن لە ڕاستیدا ئەوە دەمانگێتەوە بۆی کە تورکیا ئەو ئیستیعدادی قبولکردنی داعش لە 2014 تێدا ماوە دەبێت چاوەڕێ بکەین جارێکی دیکە لەوانەیە ئەکتیڤ بێتەوە و وەکو 2014 هاوکاری نێوان ئێران و نێوان تورکیا بۆ بەهێزکردنی داعش و غەیرە داعش لە ناوچەکەدا دەست پێ بکاتەوە ئەگەر ئەوە بێ شانسی پشتیوانیکردنی کورد لە هەرێمی کوردستان لە ڕۆژاوا من پێم وایە زۆر بەرز دەبێتەوە چونکە وازەحە نە ئەمریکا نە ئەوروپا نە سعودیا
واگەر ناوی بین نە ئیسرائیلیش سەربازێکی یان نییە عملیان لەسەر ئەرز شەڕ بکە ئللا ئەو هێزی کوردی نەبێت کە لە ساحەکە شەڕ دەکا و ئەوان بەرژەوەندی خۆیان لەوەشدا دەبینەوە بۆیە ئەگەر تورکیا و ئێران هەندێک ئیمتیازیان ئاڵ و گۆڕ کردبێ ئەگەر چاوەڕێ ئەوە بکەین کە سعودیە و خەلیجیش لای خۆیانەوە لەوانەیە ئەنی چکە داعش چەند سەرەیە تەنیا تورکیا و ئێران هاوکاری ناکەن بەکاردێت لە ڕووی دیکەشەوە دەبێت چاوەڕێ ئەوکەی کە تەحالوفی دەولی ئەمریکا سعودیە و هێزەکانی دیکەی هاوپەیمانی فراوانی نێودەوڵەتی زۆر هاوکاری هەرێمی کوردستان بکەنەوە تەئسیر لە معادلەی بینی ئێمە و بینی عێراق زۆر بەسەری دەکات ئێستا پەیمانێک لە بینی کوردستان لە بینی ئەمریکا هەیە بەناوی تەفاهم ئەو پەیمانە بنودی شاراوی تێدا هەیە و هەموو باسی دەکەن ئەم ڕۆژانە تەوزیحکاری لە بینی عێراق و لە بینی کوردستان لەسەر گرتنەوەی مووسڵ و لەسەر کێ لە کوێ دەبێ دەستی پێکردووە ئەمریکیەکان لەو ئەو هێزانەیە کە مراعاتی دەکەن یان پشتیوانیان دەکەن جاریوە هەیە قیادەی حەلکردنی خلافاتی بینیشان دەکەن زۆر جار ئەمریکایان بە مانگ زەقت لەسەر کوردستان دەکەن بۆ ئەوەی کە لەگەڵ عێراق لە فڵان مۆزۆع بێتە پێشێ زۆر ئاساییە ئێستا زەقت لەسەر پەیدەش بکەن بۆ ئەوەی کە لەگەڵ هەرێمی کوردستان یان لەگەڵ ئەطرافی دیکە موقفی خۆیان بگۆڕن لەسەر مووسڵ ئەو ڕوونکردنەوەی کە پێرێک دوێنیان پێرێ بوو سەرۆکاتی هەرێم دای لە ڕاستیدا لە زاهردا هەر تەوزیحێک بەڵام لە باتێندا بە بیرهێنانەوەی عێراق و ئێران و تورکیا بوو کە ئێمە ئەو شوێنانەی کە دیاری کراوە بگرین دەیگرین و ناشکشینەوە وە لە حەقەدا ئەوە هەیە لە گرتنەوەی مووسڵدا کێ هێزی لە مەیدان هەبێ ئەو قسەی ئەخیر دەکات هێزی مەیدانی کورد و ئەمریکی بەیەکەوەنە وقول ڕێگە بە عێراقیش بدرێ احتیمالە عێراق ڕێگەی پێدرابێ زۆر بە فراوانی حەشتی شعبی داخلی مووسڵ بکات دوای مووسڵ ئەو معادلەی بینی تورکیا و بینی ئێران زۆر گۆڕانی بەسەر بێت ئەگەر عێراق داخلی مووسڵ بێ شەڕی تایفی زۆر بەهێزتر دەبێت تورکیا ناتوانانی بێ لایەن بێت هەموویان متابعەی ئەم جەبهە ئامادەکراوە بۆ گرتنەوەی مووسڵ دەکەن و هەمووشمان دەبێت ئەو قەلقەی تورکیا و ئێران بە هەند وەربگرین کە گرتنەوەی مووسڵ تەقسیمی مووسڵ تەقسیمی عێراق تەواو دەکات لە ئیتیفاقەکەدا کە ئێستا زۆر باسی دەکرێت کەشف کراوە کە مووسڵ تەقسیمەکرێت کاتێک کە دەگیرێتەوە بۆ خۆی نامێنێت و تەقسیمی مووسڵ حدودەکان تەسبیت دەبن شتێکی دیکە کە چارەنووسی پێم وایە لەم پێک تەنیا ئەم سێ دەوڵەتە نین بە تایبەتی ئەم دوو دەوڵەتە کە تورکیا و ئێرانن فایلیان لە پێشێنکردن و کوێرکردنەوەی پێکاتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هیناخۆیان فایلێکی ڕەشە ئێستا ئەگەر بەهێز بکرێن بەهێز بن بێنەوە مەیدان پێکاتەکان جاریشکە دەکەونەوە خەتەر پاراستنی پێکاتەکانی ئەم ناوچەیە لە بۆ ئەوروپا و ئەمریکا دیارە زۆر گرنگە ئەم پێم وایەوەش عاملێکی دیکەی بەهێز دەبێت لە بۆ ئەوەی کە جارێکی دیکە بۆ پاراستنی پێکاتەکان دیسان پشتیوانی کورد بکرێت کاک جلی ئازادیخا ئیشارەی بە تەکنۆلۆژیای سەربازی ئێران کرد خۆی لە ڕاستیدا جیارەوە هەدەفانی کە هەیە ڕێگەدان بە هێزی ئاسمانی رووسیا لەناو لە پایگاکانی ئێرانەوە بە تایبەتی لە پایگای نۆژەوە کە پایگایەکی تاریخیە و بەناوبانگە لە تەحولاتی سیاسی ئێراندا نیشانەی ئەو پەڕی لاوازی تەکنۆلۆژیای عەسکەری ئێرانە یعنی دوای ئەوەی کە لە تکریت و لە ڕۆمادی ئێران دەرکەوت زۆر لاوازە لە حەقەتدا ئێستا لەم قۆناغەدا لە ڕێگەپێدان بە چەکی ئاسمانی رووسیا نیشانەی ئەوەیە کە ئێران لە چەکی ئاسمانیدا شتێک نییە کە حسابی لە بۆ بکرێت من پرسیارێکم لە دکتۆر لەتیف هەیە لەم بارودۆخەدا اقتصادی تورکیا چی بەسەردێت ئۆردوگان لە شەوی دووەمی ڕۆژی دووەمی کۆتاکەدا یەکێک لەو شتانێک کە شکرانەی کرد کە باش ماوەتی
اقتصادەکەشمان زەربەی نەبینیوە من هیچی لێ نازانم بەس هەموو لایە باسەوەکەن هێزی تورکیا لەو گەشەیەدایە کە کاک ئاسۆ زۆر ئیشارە پێکرد لەم بارودۆخەدا ئەو حزبەکەی من مەبەستم حزبەکەی و مانەوەی ئەردوغان لە سوڵتان ئایا ئەتوانێ یا من حەزمە شتێکم گوێ دەبێت لە هەموو حاڵەتێکدا ئەم سیراعە بۆی کە سووریا و عێراق بە یەک پارچەی دەمێننەوە یان نامێننەوە ئێستا بەرەیەک دروست بە لە سێ دەوڵەت دەڵێن دەبێت بمێنێتەوە داش ئەدەن بە یەکتری بۆەوەی کە بمێنێتەوە طرفەکەی ئەم لایە بێدەنگە دەمێنێتەوە یان نامێنێتەوە تا ئەمریکا ئەوروپا کورد سعودیا ئیسرائیل بێدەنگن لەوەی کە بڵێن یەک پارچەی ئەم دوو وڵاتانە بۆ ئێمە دەبێتە مایەی گفتوگۆ یان مایەی دانوستاندن لەم خلافانی کە ئێستا هەیە من چاوەڕێی ئەوە دەکەم کە ئەوە تەسیرێکی خێری هەبێ بۆ سەر کوردستان ئەوەی کاک حوسێن شەڕی ناوخۆم پێم وایە شەڕی ناوخۆ زۆر دوورە خەتەرێکە لێ ئەترسین بەڵام هیچ ئامادەکاریەک بۆ شەڕی ناوخۆ نییە خەتەر لە پەکەکەدا بوو پەکەکە ئێستا دوای ئەم گۆڕانکاریانە زەختێکی زۆری لەسرە و وەکو پێدەش لە ئەمری واقعدا من پێم وایە نابێت چاو بتروکێنی بڵین پەکەکە ئامادەنی هیچ تەغیرێک بەسە خۆیدا قبول کرد من پێم وایە دەبێت چاوەڕێ تەغیراتی موقف بین لە پەکەکە و لە پێدەش حقەتێک هەیە ئێستا زیاتر لە هەمیشە دەردەکەوێت کە مامەڵەی ئەمریکا لەگەڵ هەرێمی کوردستان و لەگەڵ کوردان لە ڕۆژاوە مامەلەیەکی استراتیژیە احتیمالە طبعا لە پاراستنی حەسەکە و پێم وایە قامش دۆش و لە پاراستنی هەولێر و بە هەولێرش هەرێمی کوردستانەوە دەرکەوت کە ئەمریکا بڵێن ئەم منتیقە استراتیژی ئێمەیە گرنگە ئێمە ئەوەمان لەبەر ناسم بەنگە برادران ئەو ڕۆزانیارێکی زۆر گرنگ هەبوو ئەو بەیانیە زوباتی ڕووس لە مەتاری قامشلۆ لە ڕێگەویستیان نظام بابرین مەسئولینی سووری لەگەڵ مەسئولینی پەیەدە کۆبکەنەوە مەسئولی پەیەدا ئەوەی ئاسایش ڕەتی کردەوە چوو لەگەڵ ئەمریکایەکان دانیشت چوو لەگەڵ ئەمریکایەکان دانیشت و دوای ڕەتی کردەوە اینجا یعنی ڕەتکردنەوەی دانیشتن لەگەڵ ئەوان بە حزوری ڕووسەکان دوای کۆبوونەوە لەگەڵ ئەمریکیەکان یعنی شتێک اینجا من شتێک پێش 2 ساڵ درزی پێکرا و زۆر دوای قەپات کرایەوە یەکێک لەو تعهوداتی لەفزیە چییە هی ئەمریکا بۆ ئەم پشتیوانیە کە ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ناو کوردستان ئەیبینین ئیشارەیان بە تاریخی تەواجدی ئەمریکی لەو دی و محیطەوە کردبوو کە ئەوان فایلی ئیسرائیلیان وەرگرت پاراستیان ناتۆیان دروست کرد کۆمونیزمیان تێکهاڕی و تعهودی مانەوەی یەهودیاندا بژی ئانتیسیمیتیزم و یەکێک لەوانەیە کە وەکو پێنجەمین خاڵی لە تاریخیاندا ئیشارە پێکردنەوەیە پێکهاتەکان و کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکەوێت پاراستنی دەبێتە ئەولەویەتی ئەمریکا ئەمە تا ئێستا لە هیچ شوێنێک وەک بەڕەسمی قسەی لەسەر نەکراوە من پێم وایە ئەوەی ئێستا تەعاملی ئەمریکا لەگەڵ کوردستان و دەور بەرزکردنەوەی کوردستان لە ئەم سیراعی ئێستا کە هەیە ئەم مەسەلەیە زەقتر دەکاتەوە واتە پاراستنی کوردان وەکو پاراستنی یەهودیان پاراستنی پێکاتەکان وەکو پاراستنی یەهودیان دوای شەڕی جیهانی دووەم خەریکە لەو عادلاتی عەسکەری دەردەکەوێت زۆر سپاس ئەم سێ وڵاتە لە ڕاستەکە بەرژەوەندیان بەیەکەوە زۆر بەرژەوەندێکی لاوازە لە ڕووی سیاسەکەەوە مەسەلەی تەفسیرە سیاسەکانەوەی بەجێی خۆی و هەموو کاتێکیش ئەبیێ هەموو مایەک هەموو دە ڕۆژێک جارێک گۆڕانی بەسەرا بێت سێ هۆکاری ئابووری هەیەکەوە کات ئەم وڵاتانە بەرژەوەندیان لەڵ غەر بازاتر بەهێز بێوەکو لەڕاوەکانە یەکەمیانەوەی ئەم وڵاتانە ڕاستەکە دژبەیەکن لە ڕووی ئابووریەوە تاواوکەری یەکتر نین بۆ نمونە لە ڕووی پشتکاڵی پێشکەوتون ئێران تورکیا لە ڕووی پشتکاڵ کرد لە ڕووی مەسەلەی هێزی کارەوە هێزی کارێکی زۆر زۆریان هەیە هێزی کارێکی زۆر هەرزانیان هەیە هەردوو وڵات ئەلبەتە رووسیا وەکو ئەلم پەیوەندی هێزی کارە بەو شێوەیە نیە
ئەم وڵاتانە ئەو شتانیان کە هەیە بۆ یەکتری ناتوان مەسرەفی بکەن بۆ نەوت و گازی ئێرانی تورکیا ناتوانێت مەسرەفی ئیلا بێ بە تورکیا بڕا بۆ جێگەی کوردستان ئەینی بامان شێوە رووسیاش بە هەمان شێوە ئیلا ئەبێ نەوت و گازەکەی بچێ بۆ غەرب ئەوان پێویستیان بۆیە بۆ شادەماری ئابووری ئەم وڵاتانە و خۆمان نەزانین نەوت و گازە لەبەرەوە ئەم شادەمارە لەگەڵ غەربایە نەک لەوڵاتانە ئەوی تریانەوەیە کە وەکو باسم کرد لە ڕووی مەسەلەی هێزیکارەوە ئەمان ئەم بەتایبەتی ئێران و تورکیا شارێکی دانیشتوانیانەیە پیاوان لیبەر فرێشەر لیبەر فرێشەرەکە بۆ شێوەیە دروست بووە کە ئەم دوو وڵاتە دانیشتوانێکی یەکجار زۆریانەیە باشترین دەرگایەک بۆ ئەوەیە کە یا ئەوەتانیامان زۆر شتی هەرزان بەرهەم بێنن بۆ غەرب بە کەڵگەی یا ئەوەتانیا وەکو تورکیا دەرگایان بۆ بکرێتەوە کە بڕۆن لە ئەڵمانیا لە جێگەکانی تر نیشتەجێ بن ئەم فشارە کەم بێتەوە ئەمە خەسڵەتێکی هاوبەشە لە بینی ئێران و لە بینی تورکیا ئەڵبەتە رووسیا بەم دەرجەیە ئەویتیان کە زۆر زۆر گرنگە کە هەمومان هەستی پێەکەین هاوڕێمان زۆر بە جوانی پەنجەی بەڕایکرد هەم مەسەلەی تەکنۆلۆژیایە تەکنۆلۆژیای تورکیا وەڵامی خواستەکانی ئێران ناداتەوە تەکنۆلۆژیایەکی دواکەوتووە یا سەیری مەکەن ئێمە بازاڕەکانی ئێمەیان کردووە لە شتی هەزار شتی ئێران تورکیا بە پێچەوانەی تەکنۆلۆژیای چینیەوە کە زیاتر لە یابانیان وەرگرتووە ناتوانێت وەڵامی ویستەکانی پێشکەوتنی ئابووری ئێران یا کوردستان یا جێگەی تر بێت لە بیرمان نەچێت وەڵامی پرسیارەکەی سەرەوەیە بە کورتی ئەڵەن تورکیا زۆر پێویستی بە غەربەیە کوردستان بازارێکی زۆر بچووکە بۆ تورکیا تورکیا هەرچی کاتێک تووشی قەیران بوو بێ غەرب IMF وەڵد بانک ئەمانە بەهانایە هاتوو سەیری هەموو قەیرانە گەورەکان کە لە کاتێکا کە مەسەلەی هەڵاوسانی ئابووری کە بەرز بووتەوە IMF هاتۆ بە پارێکی زۆرەوە وەڵد بانک هاتوون یارمەتێکی زۆریان داوە تورکیا زیاتر لە 500 میلیارد دلار قەرزارە چۆن نەتوانێت پشت بکاتەقات لەبەرە هەموو ئەم شتانە ئەوە پیشانەدەن کە ئەم ڕێککەوتنە لەگەڵ رووسیا لەگەڵ ئێرانە زۆر استراتیژیەکی درێژخایەن نییە لە ڕووی کەفوپوڵی سیاسیەوە هەمووی بەجێ خۆی بەڵام لە درێژ مدەتە بەرژەوەندی ئابووری تورکیا ئێران ئەیانێت دەرگای غەربیان بۆ بکرێتەوە لە ڕووی ئەسکەرەکەشەوە زانین کە تورکیا بەشەکە لە ناتۆ پەیوەندیەکی زۆر ڕاستەوخۆی زۆر بەهێزەیە لە دەرەوەی ئۆردوگان لە بینی وزارەتی دیفاعی ئەمریکی و وزارەتی دیفاعی زۆر سپاس ئەو باسەکە ئێستا دەکەین ئەوەی پێدەوام با تەوفیدە ئەوەی مەیدانی شەر هی هەموو ئەو ناخشاتانە یەکیان سووریە یەکیان عێراقە مەیدانی شەر لە عێراق تقریبا ئاشکراتر و ڕوونترە یعنی ئاسانە پیاڵەی تێدا شیعە هەیە و سوننە هەیە و کورد هەیە و هاشتی شەعبی هەیە و مسلیم و سل هەیە و داعش هەیە و مەیدانێکی کەمێک زیاتر جێسرنج سووریەیە کە دەتوانێت حکومەتیمان بکات بۆ تێگەیشتنی گواڵگۆخەکە مەیدانی شەر لە سووریەدا یەکجار زۆر تێکەڵاوە خەریتەیەکی زۆر بورد و جوانی ئەو شەری ئێستا ئەگەر لە پێش چاوماندا بێت دەبینین کە چەندە تێکەڵا لەوێدا مەسەڵەن بۆ نمونە دەتوانین ئیشارە بکەین بە دەخاڵەت و بە دەوری نایەنەکان لە تاریخی سێزدەی ئەو مانگەدا سەفیری ئێران لە کە ناوی محەممەد ڕیزا شەیبانیە لە کەسێکی بە ناوی ساڵح جەربوونی دوێتی فەرمانقەلی کردووە کە دوێتی لە فەرماندەی هێزەکانی سووری لە سوێدا لە کۆبنەوەی تاکە بەناو سفارەتی ئێران دەکراتەوە ئەوە نیشانەی ئەو دەستڕۆشتووی ئێران دەکات لەناو بۆڕۆکراسی نیزامی حکومی سووریەدا لە بەرامبەر ئەوەدا لە جنوبی سووریا ناوەندێکی ئەمەلیاتی داخۆچراو نەهێنی هەیە لە ئەمان کە ئەمریکایەکەندایە ناوە لێرەدا ڕێککەوتن کراوە لەگەڵ ئەرتشی ئازاد
موچە و پارەق و شتیان بۆ دابین کراوە کە لە دیژی ئەو شارەکە پێی دەڵێن شێخ مسکین لە پارێزگای دێرەدا لێمەدا بە دیژی ئەو هێزانەی سەر بە سووریە و ئێران و رووسیا شار بکەن. یعنی مەیدانی شەرەکە تەنیا حەسەکە و قامیشل و شەنگاڵ نییە، سەرانسەری ئەو منطقەیە گرتووە و لە هەموو لایەکدا ئاکتۆرەکان دەخالەت لەو مەیدانەدا دەکەن. ئەمریکا و تورکیا لە هەفتەی ئەو مانگەدا نزیکی سنووری تورکیا لە شارۆچکەی ئەلدای لێوێدا پێکەوە هاوکاریان کردو ئەمەلیاتیان کردو. لەو ئەمەلیاتەدا دوو سەربازی تورکیش کوژراوە. کە دەگەینە سەر مەسەلەی حەسەکە و ئەو شەڕەکە ئێستا ئاکتوێل بووە لەو چەند ڕۆژەدا، حکوومەتی سووری بە جۆرێک لە جۆرەکان لە حەسەکەدا پێویستێکی زۆری بە حەسەکە هەیە. حەسەکە بۆی مهمە لەبەرەوەکە لەوێدایە دەتوانێت ناوەندی گاردی جمهوری کە لێرە هەیە دەتوانێت پشتیوانی کۆکاتەوە و خەڵک ڕابگرێ و خەڵک وەرگرێ. پێگەی هێزەکانی حکوومەت حەسەکە ناوەندی کۆکردنەوە و پشتیوەمان نییە. ئەو فرسی حەسەکە و شەری حەسەکە ئەگەر چەند لە خەریتە دەکەین بەدقت دەبینین پەیوەندیەکی ڕاستەوخۆی هەیە لەگەڵ هەلەب و شەری هەلەب. لە شەری هەلەبدا حکوومەت زۆر پێویستی بە یەکفەگەیە بە پێدەیە، لەبەرەوەکە ئەو شوێنانەکە پێدە لە بەردەستیدایە پێشی ئۆپۆزیسیۆنی دیکەی گرتووە کە هێرش بەرنە سەر هێزەکانی سووری. مەسەڵەن گەرەکی شێخ مەقسوود بۆ خۆی حیفاظەکە لە بینی هێزەکانی سووری و ئۆپۆزیسیۆنەکەی و تەنیا ڕێگایەکە یاردنی یارمەتیەکانە بە هێزەکانی سووری لێوێدا. ئەگەر بێت حکوومەت لەسەر حکوومەتی سووری بێ ئەو شتەی ئێستا دەگەڵ پێدە کردی لە حەسەکە، یەک ئەوە بووکە بیان دەستێنێ، دوو ئەوە بووکە وەکو دەرهاوشتێکی ئەو ئینیسیاتیڤی ئێران کە بەڵا سووریەکە دەتوانێت لەگەڵ تورکیا نزیک بێتەوە، ئەوەش عەلامەتەکەیەتی گڵۆپێک نیشانی تورکیا بدە. ئەگەر بێت و لەسەر ئەوە بەردەوام بێت و بێوە زیاتری لەسەر بڕوە لە شەری هەلەبدا تووشی کێشە دەبێت. لە هەلەبدا بەرژەوەندیەکانی سووریا و تورکیا بەدژیەکە، یعنی لەلایەکدا ئەگەر ئۆپۆزیسیۆنەکە زەعیف بێ ئەوە تورکیا زەعیفتر دەبێت. ئەگەر حکوومەت پێشکەوە دیارە یعنی بە هەر جوورێک ئێستا پێدە لێوێدا کەوتوتە دەورێک کە لە زۆر لایەکدا وەکو حیفاظێکە بۆ حکوومەتی سووریە. ئەوەی کە خەریتی شەر نیشانی دەدا مەیدانەکە یەکجار زۆر تێکەلاوە، مەیدانی شەر و بۆ ڕێنێکسانە دەنگت دێت دەنگت دێت مەیدانی شەر یەکجار زۆر تێکەلاوە. ئەمریکای تێدایە، هێزەکانی سوننی تێدایە، شیعەی تێدایە، ئێرانی تێدایە، لە هەر لایەکی جراکە جوولە دەکەن لە خاڵێکدا دژی یەکن، لە خاڵێکدا دەگەڵ یەکن، لە خاڵێکدا بە قازانج یەکن، لە خاڵێکدا بە دژی یەکن. لەو مەیدانەدا تاکتیکەکان هەموویان تاکتیکی کوتخایەنن. ئەگەر بمێ قسەکانم لە مەیدانی شەر ڕەبێنمە دەر، ئەریستۆی ئەوەی کە ستادی ئۆڤۆر زۆر بە دیقەت ڕۆژانە ئەو مەیدانی شەڕەکەی دەنووسێ و خەریتەکەی و هێزەکان لە چۆن ئەوانەی بڵاو دەکاتەوە بۆ ئێمە یەکجار بەسوود دەکات بتوانین ئەو خەریتانە بەردەوام بەدیکەبین و بەتواندا چوونی بۆ وإذا نيويورك تايمز باشترين ئەوەیان بەردەوام تابع دەکەن. بەڵام چڕیکەوە کەمە چڕیکەوە
خالك ابو من زور جرينج لانه سياسي لا اما قبولي بكين لسر وزيتي ناوتا بتاي بتي فاشكو ديتاي تركيا دور راوتي ناسيوناليستي دور راوتي ناسيوناليستي فراوان فاس هم تركيا هم ايران دا هنا سياسة رسمي يعني بتاي بتي فاشكو ديتايا راوتي ناسيوناليستي سردست بوا كإسلامي لايكو هموشي تدايا لا إيرانش دا أورفته هي هر دوشيان فراوان فازن ناسيوناليستي شوونيستي فلا أودو إيديولوجيا يكتوزو بهيزة لبدو ولاك بهيزة دا لا أساس البناء دا بديجي يكتر لا أساس البناء دا ركابر يكتر أويك أو آمان جانك إستا أوان بديدا كوتو آمان جكاني تركيا بتايبكي باش أو حالتي بانيك إن تركيا دا رويدا باش كوديتاو ولاد سراوجير بو إستا كونسيليدا كردني جيجير كردني دولتي تركيا وقت دولت ساختمانكي لرسيوا أو تفاوضي نزكايتي دقال روسيا نزكايتي دقال إيران نزكايتي دقال قويتي حمو بويك نفسة استفادتك دولتك جيجيبك آمانجي كنت خايني تركيا استا كونسوليدا كنتني دولتي أو دولة بلاقايتيا وشي دقال أو شي دقال نيو لچون جيبجي دو أسكاركيتيا وفوريسكيتيا آمانجي إيران تسبانتني هجمونيتي أو شيء أو نظام أرتشي شيء أو شتانك سالتك بلا يك لحال هذا سنة كان إيران بيش قلتنا لكورت إيران ده هر حاجة بتوانه بحر درجة بيش يكون بقولي أبغى أمانجي إيران للناس يكونوا ندوك وتتقال ولا تاليبك روسيا أمانجي كيزور جورتين لبيها آمانجی روسیه دگر آمریکان ایران ترکیه برابر نکرده. روسیه زور کاران بکه او کارانی که آمریکا پیوستی پیتی. مثلا چکی شیمیایی سوریا اگر روسیه کنه اینجا بیچی نداره. او چهارسته کرده که او چکی شیمیایی سوریا دیت روسيا أساسي استراتيجيكي أوليك أوان دزخ بين تسراو ناوتيو أوان دا أمريكا يتالتيو بني حتى بقاتاو أستك أمريكا دانشتين وسازاني كي أصلي بالاي دقالتك بس هيش برسكا أو استراتيجي روسيا لماذا روسيا إيران سوريا تركيا لحامش سبكان كاكورديك وكا دقال أمريكا بقات أو خالق أمريكا مجبور بدقال يدار نشو لسر بيش حقتك إيكا وقصامك تقريبا أو سيتشوان اشتهيا كدقالك كونكريت سار كوبوت جيغا لوكي نسر أو قصانك استعمل كده دطاين رأي زور جاواز شمان هدو قصاي زور بلسريا دقال بقى نسر أو كباشا كورت أويكا كورت دبيبيكا أويكا هاو بدي جناو خدي كردا لإستاو حتى شاشمان حتى صالك ديكا شاري ناقونا به هيت بشكي كردا قال يكتري تمشي شاري ناقونا به خالد وحام ككردا تواني بيكا إداري باشي ولاقا أويدا بردست إداية باشي إدارك جاتشيلا روزاوا به جاتشيلا باشور به هر چند دتواني او اداري لا ابو بيدا لا بيروقراسي لا وانا دا باشدي او قالك يكتوركم خالي سيحم ككونكريت دتواني كاري لسرتي طول كردنوي هاو كاري دولاينيا اقل دوستكانا هاو كاري دولاينا يونيلاترال يعني أوي كان ناتويا أوي كان أزان جيبي سنيا أو فلا أو نبنا نعم
هاوکاری دوولایەنە دەگەڵ سەعودیە دۆستایەتیمان هەیە ئەو دۆستایەتی دوولایەنەیە بەهێز بکەین دەگەڵ ئەڵمان دۆستایەتیمان هەیە ئەو هاوکاری دوولایەنەی تەرتیب بکەین بەهێزتری بکەین ئەو سێ کارە دەبێ بکەین ئەوەی کە نابێ بکەین یەکیان ئەوەیە کە کەند و کۆست و هەموو شتێک ساز پێ بۆ کە کورد تووشی شەری ناوخۆ نەبێت یەک دوو کورد نابێ پاشەکەی سیاسی بکە بەتایبەتی ئێستا لە ناوچەدا لە داخوازیەکانی کورد ئەگەر پاشەکشە بکەین هەر پاڵمان پێوە دەدەین هەتا بڕۆین بەرەو تەسلیم بەتایبەتی بەرامبەر بە سیاسەتی ئێرانی یعنی استراتیژیەک ئێستا سەرۆکایەتی کورد هەڵیگرتە بەڵام ڕێفراندەمیش دەکەن کوردستانیشمانەکە دەبێ لەسەر ئەو استراتیژیە بەردەوام بین پاشەکشەکەت نەکەین بەرەو نەمان و بەرەو لاوازی بەرەو شکستی کورد دەبەوە ئەو دوو کارە نابێ بکەین نابێ شەی ناوخۆ بکەین نابێ پاشەکشە استراتیژی بکەین ئەوەی کە دەبێ بکەین ئیداری باشی وڵاتە و هاوکاری زۆر ڕێکوپێک لەگەڵ هاوپەیمانەکانمان ئەوانەی دۆستن هاوپەیمانی دوولایەنە ئەمە زۆر سپاس و زۆرتر وەختان نەگرێت زۆر سپاس کاک حوسێن